ئەفەرمێ دوای ئەم حەواریانی پێغەمبەران دوای جیلی سەحابە ئەفەرمێ چین و کۆڕ و کۆمەڵانێکی تر دێنە سەرزەوی يقولون ما لا يفعلون ويفعلون ما لا يؤمرون کارێکەکەن یا شتێک بە خەڵکەڵێن کە خۆیان نایکەن شتێک بە خەڵکەڵێن کە خۆیان نایکەن وەک شتێک ئەکەن کە ئەمریان پێ نەکراوە دین نییە ئەوەی ئەوانیکەن بێدینیە ئەیکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وەصفی ئەم چین و کۆڕ و کۆمەڵانەیە ئەفەرمێ چی ئەفەرمێ فمن جاهدهم بيده فهو مؤمن ئەفەرمێ ئەگەر ئەم چین و دەسەڵاتە هاتە سەرزەوی هەر کەس بەدەست هەوڵی گۆڕانیان بدا فهو مؤمن ئەو کەسە ئیماندارە ومن جاهدهم بلسانه فهو مؤمن هەر کەسێ بە زمان هەوڵ بدا بیان گۆڕێ ئەو کەسە ئیماندارە ومن جاهدهم بقلبه هەر کەسێ بەدڵ هەوڵ بدا بیان گۆڕێ ئەفەرمێ ئەو کەسە ئیماندارە دواتر ئەفەرمێ وليس وراء ذلك من الإيمان حبة خردل لە دوای ئەم سێ مەرحەلەیەوە یعنی ئینسان هەوڵی گۆڕینی خراپە بەدەست نەدا بە زمان نەیدا بەدڵ پێی ناخۆش نەبێ پێغەمبەری خوا ئەفەرمێ ليس وراء ذلك من الإيمان ئەفەرمێ ئەو ئینسانە یەک مسقاڵە زەڕە ئیمان لە دڵیان نییە کە بەدڵی محاوەڵی تەغییری منکەرەکە نەکا لە کاتێکا تەغییری منکەر بەدڵ لە دەسەڵات و توانستی هەموو لایەکمانە هەیە بۆیە عولەما بەڕێزان پێیان وایە بە ئیجماع کە ئەمر بە معروف و نەهی لە منکەر واجبێکی شەرعیە هەموو ئینسانێکی ئیماندار لێی بەرپرسیارە